ناردنەوەی ئەو گۆرانەی یەکەمین جار من ناردبووم بەجێی هێشتم، وەک ئەو کۆترەی بیگرن و بە هەمان ئەو پوشانەی کۆی کردبوونەوە بۆ هێلانە بیبژێنم. لەگەڵ مندا دار و بەردی سەربوردەی تایبەتیان دەبێ. دار بۆ مرۆڤ یارەیان نەیار، چۆن هەردوو سەری دارەکەی پێدەژیرێ بێشتە و تابوت. ڕێزی بەرد ناگرم لەم ڕۆژگارە ناخۆشەشدا بڕیاری داوە نەجوڵێ و بەردێ نەخاتە سەر بەردێ. دنیا غوبارە و هەژاریش باغ، دەستی کراوەی سوالکەرێک بەڵگەی هاوکاری شێتیە لەگەڵ ڕۆژگار. دەبمە ئەندامی خێزانی پرسیار، وەڵام دەرگام لێ دەگرێ. دەبمە گومان و لە پەنجەرەی پرسیارێکەوە ڕادەکەم. ڕۆژی لە ڕۆژان بەلەمێک دەدزم، برادەر نزیکانم دەبمە پیاسا. سێبەری هەورێ بەکرێ دەگرین و بەیەکەوە تاسکمان دێشێ بە مێژوو پێدەکەین. ئەوە تای لە نێو وەرزی وشکبوونی خەونەکانمان گوزەر ئەەکەیت. ئەوە تای لەودی و پەردەیەکی هەڵواسراو بە ئاسمانە نیگا ئەەکەیت. ئەوە تا پەنجەکانت جارێکی دی لە شەقامەکانی جەستەمدا ڕێڕەوی خۆیان بزر ئەەکەن. ئەوەتان ئەنگوستەکانت بە دوای قامق ماوێڵن. لەودی و پەردە دەرونیەکانتەوە لە کوچە پەنهانەکان تا پەنجەکانمان تێک ئاڵاون، جێگۆڕکێ لەگەڵ یەکدیەکەن. ئەوە تا ئەم جارەیان لەودی و پەردەکەوە جەستەت جارێکی دی تێم ئاڵاوە. ئەم شەو لەم سەرەتا بێکۆتاییەی وەرزی خەزانی ناخدا، گوڵە چرۆکانی ئارەزووت بیر لە جوودبوونی بەهار ئەکەن. لەم ساتە وەختەدا لە من لە چرکە چرکی کاتژمێرە چەقبەستوەکان لە بێدەنگی گردوون، لەو کزەبا چەق و ئاسایەی بە بەردەم ماڵەکەتاندا تێدەپەڕێ، لە ئارەزووە شێتانەکەت وەرەس بوویتە. ئەوە تا چرۆ تازەکانی ناخت لە کاتی جوودبوونی گوڵەکاندا لەودی و پەردەکانەوە هەناسە بڕکێیانە. ڕوود بەرەوە و لەگەڵ خۆتدا پەیڤەکانی عشق بڵێرەوە. ئەوە تا لەم شەوە زستانە تەڕەدا بایەکی وشک لە دەروون تا ئارەزووە شێدارەکانت دێنێ و ئەبا. لە سپێدەی بەرەبەیان و لە قورسایی زەمەنە سارد و بەسەرچووەکاندا لە نێو لق و پۆپی درەختێکی تەڕەوە
شێت ئاسا ئەڕژێتە نێو جۆگەی حەزەکانتەوە و چاوەڕوانن ڕاویان بکەم. ئەوە تا ئارەزووە قەتیسماوەکانت لەم ساتە وەختەی زستانەدا پەی بە تەنهایی ئەبەن و هەموو دەرگاکانم بۆ واڵاکەن. هێدی بەلامدا دێت و لە چاوتروکانێکە خۆت ئاخنیتە ناخمەوە و لەو ساتە وەختەدا هەموو خەونەکانت لەسەر چڵەداری حەزەکانتە ئەنیشنەوە. ئەوە تا چرۆتازەکانی ناخت لە کاتی جودبوونی گوڵەکاندا لەو دی و پەردەوە هەناسە بڕچیانە. ئەوە تا نیگات بە پێپلیکانەی حەزەکان تا سەر ئەکەوێت و پەی بە هەموو لووتکەکانی ئەبەدیەتدا ئەبات و لەگەڵ یەکەم هەناسە بڕکێدا لە لووتکەدا لەنگەر ئەگرێت. لەو ساتە وەختەدا جەستەت چرۆ ئەکا. ئەوسا پەنجەکانمان جارێکی دی جێگۆڕکێ لەگەڵ یەکدی ئەکەن. ئازیزانم، خۆشەویستانم، بینەرانی دیمەن TV، بە خۆشحاڵیەوە جارێکیش لەگەڵ هاوڵانم، لەگەڵ میوزیکسانان، لەگەڵ ئازیزانم دێنەوە خزمەت ئێوەی بەڕێز لە بەرنامەیەکی دیکەی مۆمی بەرهەتاو کە تایدا مامۆستایەک، عەرەبیزانێک، هونەرمەندێک، شاعیرێکی بەتوانە، شاعیرێکی کەرکووشی، مامۆستا سڵاح ئەمەدمین میوانمانە، گەورەی کردین. مامۆستا بەخێرات. ئێمە دڵخۆشین بە هاتنە. دەستان خۆش بێ و زۆر سوپاسان ئەەکەم. سوپاسی کەناڵی TV دیمەن ئەەکەم و بەرنامەی مۆمی بەرهەتا و ئەم برادەرە ژەنیارە ئازیزانە و دەست و پەنجەیان خۆش بێ و زۆر سوپاس بۆ ئێوە برای ئازیزی. مامۆستا بڵێم هونەرمەند، بڵێم وەرژێر، بڵێم شاعیر؟ ناوە وەرگێڕ نیم، ئادزانم، بەڵام توانم بڵێم مەجالە هونەریەکە ئیسا چەند ساڵێکە دوورکەوتومەتەوە لێی، بەڵام زیاتر ئیساکە لە بواری هونەریشە ئەنووسم. باشە مامۆستا، شوناسی خۆت، شوناسی با بڵێن بەهرەت لەکوێ لێی دۆزیەوە؟ لە نووسنی شەعرا، لە زمانی عەرەبی، لە زمانی کوردی، لە بوارە هونەریەکە؟ یعنی ئەو شوناسی پێی مرتاحیان دەوێ پێی پێناسە بکری کامەیە؟ وەڵا بەڕاستی من بەهۆی ئەوەی قۆناغی منداڵیم لە بەغا بووە تا قۆناغی پێنجی سەرەتایی، ئیتر ئەتوانم بڵێم زمانی مناڵی لەلام زیاد گەشەی سەنەوە و توانیومە و خۆت ئەزانی واقعی کەرکووکیش چۆنیە ئەو تێکەڵەیە. ئیتر توانام هەستەکەم لە زمانە عەرەبیەکە زۆر باشتر و لە شەعرا بەش بە حاڵی خۆم لێ ڕازیم. توانم شعرەکانم زیاتر من شعر بە عەرەبیە نووسم، بەڵام لە مەجالە هونەریەکە شێوەکاری و شانۆ بە کوردیە نووسم. بەڵێ ڕاستە. من هەندێک تێکستم دیوە، هەندێک کتێبم دیوە، خۆت جەنابەت پێشکەش کردوم بە سوپاسەوە. مەسەلەن مەرایە موهەشەمە کە دەکا ئاوێنە شکاوەکان، دەکا عقارب الساعة التاسعة. پێش ئەوەش مۆتە حولم، یەکەم دیوانە شعری عەرەبیم مۆتە حولم بوو. ڕاستەکەی. ئەمەی مامۆستا ئەوەی با بڵێن میلەکانی کارژمێر وابزانم پەیوەندی بە ئەنفالەوە ئەوە لە 2019 گۆڕێکی بە کۆمەڵیان لە سەماوە دۆزیەوە لە بێبانی سەماوە. ئیتر سعاتێکی تیا بوو لە سعات نۆڕاوەستا بوو. ئیتر بەڕاستیەوە زۆر کاریگەری لەسرم بەجێهێشت. تر ئەو شعرم نووسی و حەزم کرد ئەو دیوانەی دوا دیوانیشم بەو ناوە بێ. بەس ئێستا زیاتر لە بواری هونەری دەنووسی مامۆستا؟ شعر ئەنووسم بە عەرەبی و بەردەوامم لێی، ئەوە ڕاوەستان
بەڵام لە مەجای هونەری شێوەکاری و شانۆشانوسن سەرکەوتوو سەرفرازی بەهرەی جەنابەت بەڕاستی بەهرەیەکی ناوازەیە پێویستی بە شایەتی ئێمە نیە. مامۆستا ئێستا جەناب لە کەرکووک دەژی. بەڵێ کەرکووچەکان لە شێوەکاری زۆر بەتوانابوونە لە مێژوشە بەڕاستی ینی ئێستا فەنانە هونەرمەندە درەوشاوەکانی شێوەکاری ینی جومگەکان زیاتر کەرکووشین ینی بەڕاستی ئێمە لە کەرکووکە یعنی ئەتوانم بڵێم لەسەر ئاستی کوردستانی شایەکەم گروپی شێوەکاری دامەزراوە لە ساڵی 53 لە کەرکووک بووە. یادی بەخێر ماوەسا ئازار شەوقی ماوەیەک بە خێزانەوە لە کەرکووک بوونە. یعنی تەنانەت لەگەڵ یەک دوو هونەرمەندی کەرکووکی لەو قۆناغەیە پیشانگایان کردوێتەوە. یەکێ بۆ لەوانەی هانی ئەو گروپەی داناوە بۆ ئەوی پیشانتا بکەنەوە گروپێک تەشکیل بکەن. بەڕاستی ئێمە وەک لەوە پێشە ئاماژەی پێکرا ئێمە یەکێوەک بەدیع باباجانبان هەیە یەکەم قوتابیە لەسەر ئاستی کوردستانەوە کەرکووکە بچێتە پەیمانگای هونەرە جوانەکانی بەغا. لە مەسرحا مامۆستا جەلقەیسی تاالێ لە نووسری مەسرحا جەلقەیسیمانەیە فازل عەزاوی گروپی شەستەکان هەر گۆڤاری گروپی گۆڤاری کەلیمە ئەوە گەورەترین وەلەو هاوشانی ئەوانیش بەڕاستی ئێمە مجموعەیە نووسری چاکی کوردمانەیە لە کەرکووکە بەڕاستی جێپەنجەیان دیارە. تەنانەت ئێمە ئەگەر سێرکەی لە ئاستی کوردستانی شان نەوەک تەنها کەرکووک یانی لە مەجای شانۆیە لە مەجای درامایە لە مەجای شێوەکاریە وەکو جەنابەت ئاماژەی پێکرد ڕۆڵی کەرکووکیەکان زۆر بەزەی دیارە. ئێستا هەر هونەرمەندێکی کورد بیست بە لە ئیزاع و تەلەڤیزۆنی عێراق دەرکەوێ دەوای بچێتە ئێزگەی کەرکووک تەلەڤیزۆنی کەرکووک وایە ینی هەموو ئەرشیفی هونەری ئێمەی هەشتاکان و هەفتاکان و شەستەکان لە کەرکووکە هەم وەکو ئیزاع هەم وەکو حتا وەکو بڵاو کراوەش. ئێستا من لەو شەوانە یادەوەریەکانی بەڕەحمەت بێ دکتۆر مارف خەزدار کە چۆن لەوێن دەر هەرچی ئەدیب و نووسری عێراق بووە لە کەرکووک لە گۆڤاری شەفەق و لە گۆڤاری کەلیمە و لەو مەسەلەن لەو گروپە سەقافیانەی کە لێ بوون. من زۆر جاران لە ڕێگای هاوڕێ کەرکووچیەکانم وردەکاری ئەو مۆزوعان دەزانم. زۆر جاران لە ڕێگای مەسەلەن ئاخر مەلایکەی فازل عەزاوی مزەکراتی دکتۆر مارف خەزەدار دەبینیم ئەو گروپە یعنی کە باسی مێژوونووس دەکەی لەوێن کە باسی زاع و تەلەڤیزۆن دەکەی لەوێن کە باسی نوێگەری لە شعرا دەکەی لەوێن کە باسی نوێگەری لە مەسرحا دەکەی لەوێن لە شێوەکاریە لەوێن نەوەک لە ئاستی کوردستانە تەنانەت گروپی شەستەکانە کاریگەریان لەسەر ئەدەبی عێراقی عەرەبیش هەموو وەتەنی عەرەبی. من لە ئەدۆنیس خۆیم بیستووە لە ئەدۆنیس خۆیم بیستووە کە قەسیدەی نەسر لە عێراق کە لە ڕێگەی سەرگۆم پۆلس و بڵند حەیدەری و ئەمانە مامۆستای عەرەبەکانیش بوونە مامۆستای نووسەرانی لبنانی و مصری و بێگومان زۆر کاریگەریان. ئەی مامۆستا چی گەیاندین مەما چی گەیاندی بەو کەرکووکەی ئەمڕۆ؟ بەڕاستی کاریگەری سیاسەتی حزبی بەعس بڵاو بوونەوە پەشبوونی کەرکووچیەکان بەڕاستی لە ڕێی تۆ سێرکە نووسەرەکان هونەرمەندەکان هەمووی ئاوێڕەی سلێمانی و هەولێر بوونەوە بەڕاستی ئەوە بە تایبەتی لە دوای نسکۆی شۆڕشی ئەیلول ئیتر ئەوانەیە هاتنەوە نیان هێژ بچنەوە کەرکووک ئەبووە لە شارەکانی تر بوونایە ئیتر ئەوە وای لێ کرد وەکو ئاردی ناو وایە بێجگە ئەوەش ئەوە نە عەرەبیانە ناو نوع وەشکال عەرەبیان خراپ بەزەبت خراپەکەشیان ئیتر وای لێ هات کەرکووک بوو. ئەوەش کاریگەریەکی زۆری بەسەر بەجێشوە. باشە مامۆستا دەبێت شعریشترمان بۆ بخوێنیەوە بە یارمەتی هاوکاران هەر کوردی دواتر دێنە سەر عەرەبی دواییتر دێنە سەر عەرەبی لەسەر چاو.
چەماوەکانمان لە نێو ئەنگوستەکانمانەوە دێنە دەریا. خۆم بەسەر تەمەنەون بۆ کەمدا شۆڕ ئەکەمەوە. چەندین ساڵە هەنگاوەکانم بە دوای ناونیشانێکی هەڵەداوێڵن. تەمەنم لە نێو هێڵە چەماوەکانی لەپمدا دێنە دەرێ و تا ئەمێستا وێڵبوونەکەم کۆتایی داهاتووە. خەونەکانم گشت شەوانێک لە نێو لێفەی باو لق و پۆپی درەختی سەرمادا ڕۆژ ئەکەنەوە. گشت بەیانیانێکیش لێفەی شەوانم ئەبێتە بالیفی بەفر و لە ژێر سەرمدا گرمۆڵە ئەبێت. هەموو بەیانیانێک خەونە بەفرینەکانم کەم ئەکەن و ئەتوێنەوە. سەردەمانێک تریشقە و بڵێسەی هەور هەموو شەوانێک ڕێگەمانی ڕۆشن ئەکردەوە. هەموو شەوێک تا بەرەبەیان قژی خەونەکانمانی ئەهۆنیەوە. بارانیش هەموو شەوێک بە دواماندا جێپێیەکانمانی لە ژەندرمەکان ئەشاردەوە. لەو سەردەمەدا خەونەکانمان هەموو ڕۆژێک گەز باڵایان ئەکرد. ئەفسوس لەو سەردەمەشدا هەموو ڕۆژێک خەونەکانمان لە نێو ئەنگوستەکانمانەوە ئەهاتنە دەرێ. چەندین ساڵە خەونەکانمان لە نێو تاریکی شەوی کپومادا لەدایکە بن. لەبەر ڕۆشنایی چەخماخە و هەورە ترێشقەدا گاگۆڵچێ ئەکەونە سەر پێ. خەونەکانمان بست بە بستی خاچی ئەم وڵاتە پێی ئەکەن. بە شەقەی باڵ شاخ و دۆڵ و چێو نامێنێت لەسەریان ننیشنەوە. خۆیانی تیا حەشار نەدەن. ئەفسوس خەونەکانمان لەگەڵ گزنگی بەرەبەیان کە خۆر هەڵدێت ئەدەن لە شەقەی باڵ و ئەم دەڤەرە بەجێ دێڵن. هەموو شەوێک تاریکی بەرەو شەقابەکانی وێڵبووندا پەلەکێشمەکات. لەگەڵمدا یەکەیەکە دەرگای خەونە گڵۆم دراوەکان بەسەر ئەکاتەوە. ڕەشە باش لەم وەرزی خەزانی خەونەدا لە نێو ئەنگوستی خەونێکی بەساڵا چووەوە دێنە دەر و خۆی بە مەملەکەتە شەکەت و ماندۆکەمدا ئەکات. لە کوچە و شەقامەکانی ئەندێشەمدا گوزەر ئەکات. لەو ساتە وەختەدا با لە پاڵ تاوەرێکی بەساڵا چوودا خۆی ئەشارێتەوە. ڕۆشنایەکان خۆیان حەشار ئەدەن و زمانیان لەگۆ ئەکەوێت. خۆش مامۆستاجان. دەستۆش خۆش. دێینە سەرباسی شعری عەرەبی و زمانی عەرەبی، بەڵام دوای ئەم ناوڕێیە بە یارمەتی ئەزیزانم ناوبڕێک و دێنەوە لای بەڕێستان. بە ناردنەوەی ئەو گۆرانەی یەکەمین جار من ناردبووم بەجێ هێشتم. وەک ئەو کۆترەی بیگرن و بە هەمان ئەو پوشانەی کۆی کردبوونەوە بۆ هێلانە بیبژێنم. ئەزیزانم هاتینەوەلاتان لەگەڵ مامۆستای ئازیز شاعیر و نووسەر هونەرمەند سەلاح ئەمین. مامۆستاجان تۆ بە کوردی دەنووسی و بە عەرەبیش دەنووسی؟ بەڵێ. باشە، جیاوازی هەیە بە کوردی نووسین و بە عەرەبی نووسین؟
یعنی تۆ زمانی دایکت کوردیە بەڵێ بێگومان بە کوردی بیرەکەیتەوە دەیکیتە عەرەبی لەدا ڕشتنا یان خودی بیرۆکەکە بە عەرەبی بۆ دێ بەڕاستی لای من فەرق ناکات خۆی بە تەکید بیرکردنەوەم هەر بە کوردیەکەیە بەڵام ئەو دەقەی لە مێشکبایە کە بیری لێکەمەوە بزانم بە چه زمانێک زیاتر ئەتوانم ئەفراندنی تیا بکەم زیاتر بە زمانێک بۆ دێ مامۆستا یعنی ئێستا مەسەن یەکێ خەون ببینێ ڕاستە بۆ تا هین یعنی ڕاستە ئینگلیزی قسە دەکا بەڵام ئینگلیزیەکەش هەر کوردیە لەبەروی بناغەکەی کوردیە تۆ کە سوورەکەت بۆ دێ مەسەلەن ینی سوورە شعریەکەت بۆ دێ ئەو کەلیمە یان ئەو تەیف و تارماییە بە کوردی بۆ دەیان بە عەرەبی وڵی باز جارێ بە کوردی دێت جارێ بە عەرەبی دێت فەرق ناکات بەڵام زیاتر بەڕاستی من وەک شعر بە کوردی ماوەیەکە دانووسم هیچ بریۆکەیەک هەبوو بە کوردی بێ دەکرد بێتەوە بە عەرەبی داڕژی ئەوەی مەڕایە موهەشەمە ئەو شعرەی پێشوو خوێندمەوە ئەمە بەسەرەتا بەوە دەسم پێی کرد بە کوردی نووسیم دوای ئەوارەوە دانیشتبووم بۆ مەهات نووسیم سێرگەم نەفسی بیرۆکەکەی بە عەرەبی کە نووسیم کوردیەکەیە بەڵام کە ئیشم لێ کرد سێرم کرد زیاتر بەربڵاو بووە لەلام زیاتر توانیم ئیشی جوانی لەسەر بکەم بەڕاستی ئیشم لێ کرد حتمما مرادفاتی زمانی عەرەبی زیاترە لە زمانی کوردی بێگومان بە تایبەتی لە لای منیش لە مێژوودا وایە مێژووی ئەدەبیاتی ئێوەن 1500 قەرنە ینی 1500 ساڵە زیاتر ینی دوای عەرەب هەر خۆی کاینە شعریە ینی بنەوەی شعریە لەبەرەوەی قورئان تێکستە ئیترمیشە ڕێزی تێکستیان گرتووە ڕێزی زمانیان گرتووە وڵام من لەلای من زمان ڕاستە ئێمە هەمومان هەوڵی ئەوە دێن خزمەتی زمانەکەی خۆمان بکەین بەڵام زمان لەلای من ئامرازێکی دەربڕینە بە چه زمانێک بتوانم جوانی دەرببڕم و دەقێکی جوان بنووسم و ئیبداعی تیا بکەم ئەی نووسم کێشە لەلای من نییە باشە مامۆستا بجەنابێت وەکو عەرەبی زانێک با من سوود لەوە وەرگرم ئەو گەنجانەی ئێستا و بەرنامەی جەنابەت دەبینن مەسەلەن ئامۆژگاریان دەکەی چێ بخینەوە لە عەرەبەکان واللهی ئەگەر هەوڵ بدەن زیاتر ئەگەر مەبەستیان بێت ژێرخانێکی ڕۆشنبیری چاکیان هەبێ لە کلاسیەکەوە دەست پێ بکەن زمانیان زیاتر پاراو ئەبێ و پەرە ئەسانێ لە کلاسیکی کوردی کلاسیکی عەرەبی مەبەستم کوردیش ئێمە سوودی لێوەرەگرین بەڕاستی تۆ تا شارەزایەکی باشت لە کلاسیەکەت نەبێت بناغەکەت نەبێت هیچ بینا ناکرێ ینی وەک شێوە کارێک یاعی تۆ ئەگەر لە سەرەتاوە بە واقعیەت ئیش نەکەیت و کۆمەڵی دیمەن نەکەیت بێ لە ناکاوە باز دەیت بێت تەجرید و تەکعی بۆ من ئیشکەیت ئاسان نییە زەحمەتە ینی با بڵێن لیڤڵەکانە یان لیڤڵەکان شەرت نییە تۆ کە ئەڵێن کلاسیک بخوێنیتەوە شەرت نییە تۆ بە کلاسیک بنووسیت بەڵام تەمەڵەکە لێ دەیت بناغە زمانیانوانەکە و دنیا بینیەکان خۆت لە شەعری عەرەبی چێت پێخۆشە واللهی هەر لە زوو جیلی ئێمە متەئەسر بوونەوە بێجگە نەزار قەبانی بە مەحموود دەرویش چکە هەمومەکانمان و خەمەکانمان یەکە بووە هاو بەش بووە مەسەلەن لە عەرەبەکان ئیتر زۆر بووە مەسەلەن من ئێستا زیاتر متابعی کوردەکانی سووریا ئەەکەم کوردەکە بە عەرەبی ئەنووسن چکە بەڕاستی ئەدەب ئەنووسن من ئاگام لە هەندێکیان هەیە سەنیەکی وەک جان دۆست شتی جوانیەیەکی ئەوە سەلیم بەرەکات عەلەمێکە گەورە باشە لوقمان مەحموود هەیە کۆمەڵێکی تر من بۆ دوایە هەندێک دەبیاتی عەرەبی تازە مەسەن کتابەکانیان لۆ ناردمەوانە هەم عێراقیەکان هەم سووریەکان بەڕاستی ینی بازی گەوریاندا ینی و گەنجانەیەکی ئێستا لە عێراقدا هەنە یان لە سووریادا هەنە بە عەرەبی دەنووسن لە زمانیان کوردیشن مستەوای شان لە شانی نووسەر عەرەبەکانە دەن بەبێ یان دنیایەکی ترێ لە باڵێن دەستەواژەی تازە لە وێنەی تازە وێنەی زیندوو یعنی ئەو شانەی کوردەکانی سووریا بەکاری دێنن یەکی وەک سەلیم بەرەکات
عەرەبەکان درکیان کۆمەڵێک شاعری عێراقی تازە پیابوونە بەڕاستی ئافرین بتوانن لەو هەموو مەسات و تەقینەوەیە جوانی و شەعری دروستکرد. یعنی مامۆستا بە نمونە دەمەیە یەکیشیان هەیە کاکە کاروان شعریش نووسیوە لەسەر دایکێکە تەقینەوەیە لاشە و دەست و پەنجە بڵاوبووەتەوە. دایکێک بەس قاچی مناڵەکەی دۆزیوەتەوە خوتوکەیەدا دەڵێتە خەڵکەکەش ئەگەر تەرمی پێکەنی پێم بڵێن زان ئەو مناڵەکەەوە عادەتەن دایک خوتوکەی پێی مناڵەدا بۆی پێ بکەنی ئەو کە بەس قاچەکەی دۆزیوەتەوە تەرمەکە ونە لەناو هەموو تەرمەیە. یعنی مەسەلەن شعرێک بوو هی دایک و کوڕێکە بەیەکەوە تەرمی کوڕەکەیان لە عەلاگە لە طبیعەتی دەبنەوە. دایشی دەڵێ ئەو کونانم بۆ بژمێ لەبەرەوەی حکوومەتە دزا حتا پارچە تەرمیش دەدزێ یعنی دەڵێەوە چەند کونا دەڵێ سێ کون یعنی مقارنەی بەراوردێکن لە بین تەقریرەکە و لە بین تەرمەیەکە دەخنە ناو عەلاگە و ئەوانە بە پاس دەیبنەوە ئیتر لە کە دەینێژن پارچەی دەکەنەوە قۆڵێکی نوقسانە. دایشی کەوژیری برنجەکە دەڵێەوە حەزی لە برنجی عەمبەر بوو کاتی خۆی. یعنی ئافرین بتوانن لەو مەساتە لەو تەقینەوانە تێکستی ئاوا جوان و نایاب و ناوازە دروستکەن. ینی مامۆستا تەڵعەت خۆت بە تەکید شارەزایت یعنی ئەگەر ئێمە بە مێژووی جیهانە بڕۆینەوە دەرهاویشەی شەڕی جیهانی یەکەم چەند دەرهاویشەی ئیتیجاهی ئەدەبی و مەدارسی ئەدەبی و جیهانی دووەم هەتاوەکو حربی ئیسپانی حربی ناو شەڕی ناوخۆی ئایلی ئیسپانی چه دەرهاویشەیەکی یعنی من بەش بە حاڵی خۆم ئومێدی ئەوە کۆمەڵێک کۆڕانکاری لە ئەدەبی عێراقی بەگشتی و کوردی دوای ئەم کۆمەڵە نەهامەتی و ناخۆشیانیە بە سەرماناتوە بێت. زۆر ڕاست هەم لە ڕووی هونەری هەم لە ڕووی ئەدەبی. هیوادارم مامۆستا تێکستێکی عەرەبی بخوێنیەوە بەسەرچاو هیوادارم ئەوانەی جێمالێ دەگرن عەرەبی بزانن و حەزشم لێ لە کەرکووشیەکان شعری تورکمانی بنووسن تورکمانەکان شعری عەرەبی ئەوە کەرکووکە ئەوە کەرکووکە یعنی ئەمە جوانەکەی لەوەدایە جوانەکەی لەوەیە بێگومان. أقارب الساعة 9 اخلع نعليك إنك بالوادي المقدس جرميان تأريخ يعيد نفسه وساعات رملية تعيد الزمن للوراء سيوف ومقابر من صدأ زمن من كهوف وطرق من دراويش ظل أصابع يبحث عن عقارب ساعة توقفت دقاتها عند 9 قصائد من جروح وذاكرة من صمت نوافذ من انتظار وطقوس من احتراق خيول وصفارات حروب وفضاء من قنابل بلد من خراب وإبادة عربات وطرق من سواد مقابر من سلاسل وأغلال أرض تطوى رؤوس ونهود ترفع فوق رؤوس رماح وتعلق فوق بوابات مفتوحات مزاد من بكارات قذف من غزاة يبحث عن بكارة لم يمسها طيف أو ظل أو عابر سبيل غبار من تراب ووطن من لا مكان مناف وسواتر من أحلام ووهم بيت من رمل تجرفه أمواج غزاة وحوافر خيول وهدير من ضجيج
وطن زاوية في مستوى النظر، في كل عقد يقتنصه قناص أعور. عقود وقرون، تاريخ أمراء حروب وخلفاء غزو ودماء، هتك وسبي، هتك وسبي وشعب. أقارب ساعة توقفت منذ عقود، وساعات رملية تعيدنا للوراء. أرض مغلفة بالانتظار، يبحث عن حبله السري فيغادره قمر وشمس. أرض بلا رأس، جسد ممرغ بالوحدة، وشعب بلا بحر ولا ميناء، يبحث منذ عقود عن بقايا أنفال. يجادلونك في الحق بعدما تبين، كأنما يساقون إلى الموت وهم ينظرون. مقابر من أنتيكات وذكريات، بيوت من رمال، رفات، هياكل عظمية، لهيات أطفال وبقايا حلم، أساور وقلائد من ذهب، بكارات فضها الغزاة وتركها في مقابر، قرى من مساجد، شعب يتوضأ منذ قرون، يصلي ويسكي ويحج مهشا على الأقدام. في كل عقد يسحب من دبر وأذن ولسان وخصام، بكارات تجلد وتغتصب. أرض من مقامات الله ويسي وهجران وخوكر، ومن صورة أنفال أيضا. مشجب من مرايا يعكس صور بادية السماوة ونقر السلمان وسنجار أيضا. بقايا رفات وأحلام، أحذية ونعال تترك خطوات صباياها فوق رماح ونصل سيوف. هياكل عظمية يقبل أحلاما من فراغ. يسألونك عن الأنفال، قل الأنفال لله والرسول، فاتقوا الله واصلحوا ذات بينكم، وأطيعوا الله ورسوله إن كنتم مؤمنين. مامۆستاجان پرۆژەی ئێستا پرۆژەی دوایین پرۆژە هونەریە ئەدەبیە؟ والله ئەدەبیە. ئێستا ئیش لە دیوانیە، تو سێم دیوانی شعری عەرەبی مەکە بە زمانی عەرەبی. ئێمە هیوای گەشانەوە و سەرفرازی بۆ دەخوازیین مامۆستاجان. تۆ ئەمڕۆ گەورەت کردین، دڵخۆش کردین بەڕاستی بە میواندارکردنی بەهرە و کەسایەتێکی جوانی وەک جەناب. ئەزیزانم، خۆشەویستانم، بینەرانی دیمەن تیڤ، بینەرانی بەرنامەی مۆمی بەرهەتاو، بە ناوی ئێوە، بە ناوی خۆمانەوە زۆر بە خێراتنی گەورە و بەڕێز مامۆستای ئازیزمان، برای گەورەمان مامۆستا سڵاح حەمامین دەکەین کە بشۆ زۆرەی کردین. سپاس بۆ ئێوەی سەرجەم برادەران و ئاوەڕێنانی پشکامیرە و قوربانی بە گۆرانیەکی هونەرمەندی ئازیز، هونەرمەندی بەتوانە ئازیزم کاکە کاروانی نەی کۆتایی بم ئەڵقەی بەرنامەی خۆمان دێنین، بەرنامەی مۆمی بەرهەتاو تا بێگەیشتنەوەیشی تر، تا ئەدیبێکی تر، بەهرەیەکی تر هەرشاد و سەرفراز بن. خواتان لەگەڵ.
مجنون و سرگردان دمرین و زار و بسامان من لشین یار نشارانی غریب ظلما و بکسو ویلان شور شادنا أميان كرمايان مالك لكداي شميح بيان شور شادنا أميان كرمايان مالك لكداي شميح بيان أي خدا أي خدا أي خدا أي خدا أي خدا أي خدا من پریشان مکو اگریجک باچی دور باچی دای تمالک شاور رشاد همه قربان مالت لکدای شمه بیان شاور رشاد همه قربان مالت لکدای شمه بیان ای خدا ای خدا ای خدا ای خدا ای خدا ای خدا بە ناردنەوەی ئەو گۆرانەی یەکەمین جار من ناردبووم بەجێ هێشتم وەک ئەو کۆترەی بیگرن و بە هەمان ئەو پوشانەی کۆی کردبوونەوە بۆ هێلانە بیبژێنە